سڵاتان لەبێ لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم. کۆمەڵێک بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە بەرنامەی جاری هەفتانە هەیە تا کۆتایی لەگەڵمان بن. هونەرمەندێکی شێوەکاری کورد لە ڕێگەی کارەکانیەوە گزارش لە زۆربەی ڕووداوە مێژوویەکانی کورد دەکات. خانەوادەیەک لە مووسڵ نزیکەی 200 ساڵە کاری دروستکردنی کەل و پەل و کاری دەستی جوانکاری ناوماڵ دەکەن. بنەماڵەیەکی کوردی زەدی کار لەسەر دروستکردنی نەخشەیەک دەکەن بە ڕێگەی ئەپلیکیشنی مۆبایلەوە هەموو بەشەکانی پەرستگەی لالش نیشان دەدات. مێر منداڵێک ئۆتۆمبیل و ئامێری کارەبایی لە کارتۆن دروست دەکات. لە شارۆچکەی چەمچەماڵ مێر منداڵێک ئۆتۆمبیل و ئامێرە کارەباییەکان بە کارتۆن دروست دەکات، چەندین شێواز و دیزایانی ناوازە و جیاوازێکی بۆ دەکات. ئەو دەڵێت هەر شتێک یەک جار ببینم دەتوانم وەکو خۆی دروستی بکەمەوە. دەشڵێت ئەگەر پاڵپشتی بکرێم دەتوانم پرۆژەی گەورەتریش ئەنجام بدەم. ناوم بەشیر جەوهەرە، خەڵکی چەمچەماڵم، دانیشتووی ناحیەی شۆڕشم. نزیکەی 4 ساڵ بۆ 5 ساڵە دەستم داوەتە ئەم کاری دەستیەوە. شت بە بەقەبات دروست ئەەکەم لە ماوەی نزیکەی سەعاتێکە بە دەمانچەومە کەتەرە شت دروستیەکەم. کاری دەستەکانم ئەمانە کەوایسە لە دەور من وەم نەوەکو کۆسترە و دەبابە و بولدۆزەر و ئەوانەیە. هەر لە مناڵیەوە باوکم و ماڵی خاڵم پاڵپشتم بوو لە سەر ئەمە. نزیکەی کاتێ وێنەمە کێشە ئەمجا کە دوای وێنە کێشان دەستم کردم کارە هونەریە ئەوەی کەوای وێنەکەم کێشا بێ بەسە بە بەقەبات دروستم کردو. یەکەم جار بە چەسم دروستمە کرد ئەوەی کەوا ئەوە نەیە بە ئەم چەسب باریکەن. دوای ئەوە گۆڕیمە تێپ، لە دوای تێپەکەوە گۆڕیمە سلیکۆت قەت دەرگا. دوای سلیکۆتەوە کردمە دەماچیم و لە دوای ئەوەوە کردمە ئەو چەسبە سەوزە. زیاد حەزم لە دروستکردنی سەیارەیە. سەیارە ئەم شتە میکانیکیانە کەوا خەڵک ئیشی پێیەکە. ئەم شتانی کەوا ئێستا لە بەردەستمایە هەمووی بە توانای خۆم دروستم کردەوە و بە پشتیوانی خۆم دروستم کردە. ئەگەر هاوکاریم بکرێت لەمە شتی گەورەتریش دروست دەکەم. بیرۆکەی گەورەتری مایەوە بۆ چۆن بڵێن ئۆتۆمبیل دروستکەی پەنجە بنێتە دوگمەکەیە بڕوە، تیارە دروستکەی فڕۆکە با بڵێن بە کۆنتڕۆڵ ئیش بکە بفڕێ. ئەگەر هاوکاریم بکرێ ئەتوانم ئەمانە دروستکەم و بیرۆکەی گەورەترم هەیە. ئەم شتێکەوە ئێستا ئەیبینن هەمە بۆ یاری دروستم کردە. لە جیاتی ئەوەی خۆت ئەوە بادەیتەوە ئەمە خۆی بایەکە پایداتەوە. بەم سوکانە ئەم لوخێتم پێوی کردە بۆ ئەمە ئانە سوکانەکە بادەمەوە ئەمەش ئەوانە باداتەوە لەگەڵیا ئاوانە. ئەم کۆسترەیە کەوایسە ئەیبینن دیمە ئیشیان پێ کردە. ئەنجا منیش ڕۆشتم ئەم ماتۆڕم بۆی هێنا لەگەڵ ئەم دەمە کۆسترەیە دامە لەم پاتریە لە ناوە وایرشتم بۆی ڕاکێشاوە. ئەنجا دامە لەم دوگمەیە ئانە دای ئەگەر سێنی ئیشە بە ئەمە شوەیەکەی ئەکوژێتەوە. بۆ نە ئەم پەنکەیە ئەمە بینیمە پەنکەیان هێناوە، پەنکەی عەرزی ئەمەی کاودایەنەی فکرەکەم لەوە وەرگرتووە. دووارم لەمەوە بۆی کێشاوە دانێکی کەمتەمەوە دوانم کردێتە ئەمەوە. ئەتوانی پاتری تێکەی ئەتوانی ئەم پاتریشی لێدەی دایەگەر سێنی ئەوانە ئیشە بە ئەیکوژێنیش و ئەوەستەی. بۆ ئێستا ئەمە لە سەیتەرەیە ئەمبینی یان لە شوێنترە کاتی ئەمبینی سەیرم ئەکرد. ئەنجا کە ئاهاتمەوە ماڵ کەرسەکانەمە بۆیە دروستم ئەکرد. ئایستا لە شێوەی ئەوە دروستم کردووە. یان بوونە ئەمە لە دەشتێکا بینیم ئیشیانە کرد بەمایان کرد. ئەنجا منیش سێرم کرد هاتمەوە لە ماڵ دروستم کرد. یان بۆ نمونە ئێستا ئەمە ئەم سەیارەیە هاتم سێرم ئەکرد چەمەندۆی نەکرد منیش ئەمە هاتم لە ماڵانە دروستم ئەکرد. ئەنجا ئەنشێتە بانیەک. یان ئێستا ئەم هەفارەیە ئەوانە ئەمبینی
ئیشی ئەکرد خۆڵشتی لادا هاتمەوە لە ماڵ دروستە مەکرا ئەوانە ئەسوڕێتیشەوە ئەم دەمێشی ئاوای لێتێ یان ئەمەی ئانە بەرزەوە ئەبێ ئەمەش پەمپەکەیەتی ئەوانەی لێکەی بەرزەوە بێ یان ئەم سیارەیە لە فلیم و پەپایۆوانەیە ئەم بینی هاتمەوە دروستم ئەکرد سێرم ئەکرد ئەجا دروست بووە ئەوەنە و بوونتەکەیەتی بەس سنفەکەیەتی یا بوونە ئیسا ئەمە لە ڤیدۆیە کابینیم دروستیە کرد ئەنجا منیش ئەمانەمە بۆی کرد ئانە گەورە ئەبێتەوە من وەکو مناڵی کورد ئەگەر پاڵپشتیم هەبێ شتی زۆر گەورەتر دروست دەکەم هیچمانیش لە مناڵانی جیهان کەمتر نییە و داوای پاڵپشتی ئەەکەم کە پاڵپشتیمان بکەن بۆەوەی ئێمەش بتوانین شتی گەورەتر دروست بکەین و فکرەی گەورەترمانیش هەیە بەڵام پاڵپشتی ئەوێ ئەندازیار کەمال خودێدە و کوڕەکەی کە کوردی زدین بەڵام ئێستا لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێن خەریکی دروستکردنی نەخشەیەکن کە لە ڕێگەی ئەپلیکیشنی مۆبایلەوە دەتوانن ئەو کەسانەی کە سەردانی لالش بکەن لە ڕێگەی ئەپلیکیشنەوە هەموو بەشەکانی لالش ببینن ئەمەش وەکو ڕێبەرێکە بۆ نیشاندانی زیاتری پەرستگەی لالش. بابێ بەبەری ساڵەکە ئەف ئیدە ئانکو هزر هەبوو و بۆمە دیار کردی خەریتەکێک چێکەن سەلالش ئەز و خوشکا خۆش سەروی بابەتی ئەمڕاوین و مەما خلال ساڵەکێ بڕێیا جواتە ڕوحانی و مهندزت هێرە ئەف خەریتە دروست کردیە و ئەف خەریتەشک پێک هاتیەش لالش ئانکو معبەت لالش هەمووێ و هەر خاسەکیشک مەوەکی کوئێ کۆت ئەڵمانیت بێشتنێ دانیا سەر کو ڕاست تو کامیدا خۆ دانیا سەر کو ئێکۆدی ئەو ئاقدا ئەو لالشە و خەریتە بێتە سەر مۆبایلە مرۆڤی و بی حالەتیشک مرۆڤ شێتن گەڕێتن لالشێ و وی خەریتی دەست بینێتن. ئەمەرسی مەهاندزین ئەڵمانیا و ئەvە شۆلێمێ ئەvە کارێمەیە خەریتا چێکردنێ و لەمە ئەمشک سەروی کاری ئەمڕاویت و مەدڤیا وی لالشێ بدە پرۆجێکتە ئێکێ پشتی ماستەرامە ئەم تەسمیم پێین و چێکەین. براستی مەرەمامە ویکاری ئەوە کۆم قارین ئەفسانەهی پێزانینە سەر پەرستگەها لالش پێزانین سەر هەر جێکی پیرۆز هەر کانیەکێ هەر دارەکێ هەر کۆلانەکێ زووترین وەخت ئێخینە دەستێ کەسانن سەردانە ویجیتکەن ئەو کەسانە چی ئێزدی بێت و چی غێری ئێزدیژی بێت کو زەحمەتەکە مەزن نەبێت ئەوان پێزانی ناب دەستخۆ ببینن ئینفۆرماسیۆنم قاریب ئەو معلوماتنە و پێزانینە هەموو ما کۆمکەینە ئەش ڕجا دینە تێرا وەکی بابێ چاویش پیر سعید هەڕۆسا دیبچۆنا پیر خدر سلێمان مەقاریوان پێزانینە هەموو کۆمکەین و دوێ نەخشێکن دوێ پلانێکەین ئەف پلانە وەختی کەفتە بەردەستێ کەسانی سەردانە هێرەتکەن ساناهی دێ قارن ئان دێکارن مەسەلەن ساناهی نێزیکی وان جها ببن ئەو قەستکەنی هەڕۆسا گەلک پێزانینە کورتترین دەم دێ قارن دەستخۆ ببینن چونکی هەموو تشتمە کۆمکردینە ئەتوێ پلانیدا ئەم کوتوێ ڕێبەریدا ڕێبەرێ لا لەشێ ڕێنیشاندانێ. Thank you.
هەنەماڵەیەک لە مووسڵ نزیکەی 200 ساڵە خەریکی دروستکردنی کاری دەستی و جوانکاری ناوماڵن. ئەوان لەسەر شێوازی کۆنی باو باپیرانیان ئەم کارە دەکەن دەشڵێن لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا هەوڵیان نەداوە کە شێوازی کارکردنەکەیان بگۆڕن، بۆیە تا ئێستاش لەسەر ئەو جۆرە کارە بەردەوامن. لە سەردەمی باب و کاڵێن مە نزیکی بەری 200 ساڵی بە ئەvە کارێمەیە و هەتانەها ئەم بەردەوامین ئەم هەموو سەفارین ئەvە کێڤنترین دوکانامەیە لە وی بازاریدا هەنێک دی هەنێک ئەv نار وی کاری دیگەن 4 بۆ 5 کەسێن دی وەکو ماڵە نەجم حاسو ماڵە حەجی جاسم و ماڵە مە سەید عەلی و سەید مەشهەدانی. السفاري كان كله 4-5 عوائل. ئەسی بچووک بووم گەل بابێ خوا دەهاتمە وی کاری هەتا ئەس فێر بووم ئەس فەرمانبەر بووم من هێلا ji ber vê پیشەی و ئەس نکارم وی کاری بێلم چونکە بوویە بەشێک لە ژیانا من سەرەڕای زەحمەتیên wê lê bûme xweşe û berdewamîn berîniha hemû kar bi destî dihatin kirin û piştî karê çînî û hindî derkeftî kar têkirin li ser vî karî hate kirin. كان كله الشغل يدوي الاستعمال يدوي الشغل يدوي. يجيبون النحاس اولا طبقات. ام آهینی دی جبغدا اینینو یه نچگیری هر ایک جمع کورک هبو آهینی تیدا دهات حلاندن و پاشی دقالبان دا دهات درست کرن به دستی و آگری 4 بو 5 جاران دهات حلاندن و او کاری که گبنار نها کم بویه لان النحاس بلا كور وبلا نار ما ينشغل. على القديم أنا أشتغل بالنسبة لي کار لبرمنی صناعیه نب زحمت ده وکو دبینی اف گوم قهوه من بدستی چگیریه هر وسا او کوبن موصلی و دیار بکر من چگیرنه بدستی هناك بروجه که هناك انجیاتا 4 جان درست دکم والمرات اطول بي نهارين ما سوا. اغلى شيء عندنا طاسه الخشخاش المعدسه یه بها گرانتر خشخاص و تاسه او یکونو دلاو معطاس هر وسا او تاسین میجوی لسر هی بها گرانن هنگ دلا هنه به 4 ملیونانو هیا به 3 ملیونان و تاسک هیا نقش کریه بهای وی 750,000 دینارن. عندي هاي الصينيه نقش كله نقش يدوي تقريبا تعادل 750-800 الف. هونەرمەند محەممەد فەتاح یەکێک لە شێوە کارە ناودارەکانی کووردە کە لە ڕێگەی کارەکانی ئۆتوانیوەتی گزارش لە زۆربەی ڕووداوە مێژوویەکانی کورد بکات و ئەتوانێتی بەشداری لە چەندین ڕێوڕسمی تایبەت بە هونەرمەندان لە دەرەوەی کوردستان بکات. ئەو دەڵێت کە کارەکانی تایبەتە بە سروشت و گرنگێکی زۆری بە سروشتاوە لە کارەکانیدا بۆ مەبەستەش زۆربەی تابلۆکانی لە نەو سروشتدا دەکێشێتەوە. محمد فتاح لدایک بووی ساڵی 1965 سلێمانی هەڵبەتە هەر لە یەکەم ڕۆژی چوونم بۆ خوێندنی سەرەتایی خۆلیای هونەریش هەر لەگەڵما بووە خوێندنی سەرەتایی خوێندنی ئامادەیی لە سلێمانی تەواو کردو و ساڵی 80 پەیمانگای هونەرە جوانەکان کرایەوە ئێمە یەکەم خول بووین کە پێشکەشی پەیمانگای هونەرە جوانەکانمان کرد ساڵی 85 پەیمانگاتەوە و دواتر پاش 20 ساڵ چووم بۆ زانکۆ کۆلێجی هونەرم لە زانکۆی سلێمانی تەواو کرد. احتیکاک لەگەڵ هونەرمەندی تر و بینینی دەرگای دنیای دەرەوە لە هونەرە
ستایلی کارکردنم گۆڕا ئەوە بوو بە تەسیری خوێندنەوەی کۆمەڵێک ڕیوایاتی ئەمریکای لاتینی کەوتمە دنیای واقعەتی سحریەوە کارەکانم زیاتر لە واقعی سحریا بوو پاشتر ئەم واقعەتی سحرەیە تەر تێری نەکردم ڕوون کردە ئەبستراکت ئەو بوو کە ئەبستراکت تەشەنەی کرد و تەتەوەڕی کرد و گەشەی کرد من ئێستا حالیەن شێوازی ئەبستراکتی تعبیری بەکارهێنم. خاوەنی 19 پێشانگای تایبەتیم تا ئێستا جگەل لە بەشدارێکی زۆری پێشانگاکانی تر لە ناوەوە و دەرەوەی کوردستان کارەکانم لە وڵاتانی ئەمریکا و یابان و بریتانیا و دۆڵی ئەسکەندنافی و هند و زۆر لە شوێنەکانی تر بڵاو بۆتەوە بەشداری سیمپۆزیۆمێکی زۆرم کردووە لە ئەوروپا لە هند لە مالیزیا لە سربیا حەزم بە کارکردن لە سروشتە ئەم بەرهەمانێکی ئەیبینن هەمووی لە سروشت ئەنجام درراوە هەڵبەتە ستایلی تایبەتی خۆت ڕەنگە داتەوە لەو کارانی کە لە سروشتە ئەیکەیت بۆیە تەماس و احتیکاکردن لەگەڵ سروشتە کۆمەڵێک نەتائجی تازت پێ بەخشێت. سپاس کە تا کۆتایی بەرنامەی هەفتانەیەم جارش لەگەڵمان بوون تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.